بەڕێزان دووبارە سڵاوتان لێ بفەرم بەردەوامی لەگەڵتان بەڕێز کاک حەسەن عەلی ڕاچیە لەسەرەوەی کە باسیەوە کرێ بەشێک لەو فیلمانە لە ئەنجامی زۆر مەساوی زۆر تراژیدی پیشاندانی ژیانی کۆمەڵاتی و سیاسی ئابووری هەرێمی کوردستانەوە کە سەرنجی بینەر یا لیژنەی هەڵسەنگاندن و لیژنەی دادوەریکردنی فێستیڤالەکان ڕائکێشە نەک لە ئەنجامی بەرزی کواڵەتی و عەقڵی دەرهێنەر. بەڵێ من ئەم بۆ چوونم پێ هەڵەیە بەڵگەشم لە دەستا چەند فیلمێک نەبێت کە زیاد تەرکیز لەسەر تراژیدیای کوردەکە کە مەسلەی فیلمێکی بەهمەنی قوبادی ساتێک بۆ مەستی ئەسپەکان قەساوەت و ڕەشاتەکەی زۆر زۆرە کە لەسەر مەرزەکان ناگرودی ئەوە شەکە هەر جەنابی وەزیر ڕۆشنبیری ئیشارەتی پێداوە لە گۆڤاری ڕۆژناوی شەرق ئەوسەط بەڵێ لێرەدا ئەم بۆ چونانە هەڵام ناوی هیچی نێناوە بەڵام هەر ئەو تاکە فیلمەیە کە لەسەر مەرزەکانە کە باسی ئەو فیلمێ بەڵام فیلمەکانی تر لە هەمووی مەسەلەن ناڵم هەمووی چونکە ئێمە نابێت دەست بخەینە ناو خەیاڵی دەرهێنەرەوە بەڵام پێ وایە مەسەلەن نسبەت بە 20 ساڵ پێش ئێستەی ژیانی کۆمەڵاتی و سیاسی و ئابووری کوردستان تا ڕادەیەک گەشەکردن ڕوویاوە ینی ئەتوانین بڵین سیماتەکانی ژیانی مەدەنیش لە کوردستان ئاگەشەی کردووە هەستەکەی ئەم جانبانەش مەسەلەن چۆن بۆ نمونە باسی ساتێ بۆ مەستی ئەسپەکانت کرد پێ وایە خەیاڵی ئێمە سینەما زۆر ئیشی بەوە نییە ئەمە کاری میدیا و تەلەڤیزیۆنە و ڕاگەیانە و ڕۆژنامەیە گۆڤارە و پەیوەندەکان و دیبلۆماتکار و سیاست مەدار و ئەو کارانە بۆ هۆلیوود ئیشی بەمانەیە چێتە ناو کۆی وردەکانی ژیانی کە تۆ ئەو واقعی کە لە ناو ئەو تەسوورەی هۆلە دەیبینی هەر ئەوەیە خۆی ئەو بینە بەرزانە و تەیارەیە و پاپۆڕە و دارە و بەردە ئەوە لە واقعی تویان نییە. سینەما چاوێکی ڕاستەقینەی مزداقێتە دەرێنەر ناتوانێت درۆ بکە تۆ وڵاتەکەی تو 80 ساڵ لە ناو تراجیدیا 100 ساڵ لە ناو مەئسات و قوربەسەری و بەدبەختی و نەهامەتی ڕۆشتووە ئەبێ ئەمە بگەێنێ من یەک میسال بۆ دێنمەوە لە فیلم فستیڤاڵی تۆکیۆ لە ژاپۆن فیلمی پەڕێون لە غوبار ئەم فیلمەکە نمایشکرا من پیشانی جەنابەت بم ئەوەی دەرێنەر شەوکەت ئەمین باشە ئەمە ئەم فیلمە کە بەشدار بوو لە فیلم فستیڤاڵی تۆکیۆ وەزیری بەرگری ژاپۆن هاتە سیرکردنی ئەم فیلمە کە هاتە دەرەوە دەستخۆشی لێکردین و لە کاکشەوکەت ئیمزایەکشی بۆ کردوتی من وەزیری بەرگری یابانم بۆی هاتم ئەم فیلمە ببینم لەبەر ئەوەی تەواوی هەواڵەکانی جەنگی ئازادی عێراقم لە تەلەڤیزیۆن و ڕاگەیانەکان بەڵام هاتم لە چاوی سینەماکارێکەوە ببینم زام چەند مەصداقیەت و ڕاستی تێدا ئەوەی تۆ زۆر ڕاسترە لە هەواڵەکانی کە لە تەلەڤیزیۆن و میدیاکان پێشاندراوە کەواتە سینەما چاوی ڕاستەقینەی هەر نەتەوەیە کە هەر ملەتێکە ڕەنگە سیاست مەدارێک پێویستی بەوە هەبێ پرۆپاگەندەم کا بڵێ کوردستان ئاوادانە خەڵک گرفتی نییە مشکلەی نییە وڵات خۆشە گەنجەکان گرفتیان نییە بەڵام سینەما ئیشی بۆ نیە سینەما دێ هەر شوێنێک تراجیدیا و بەدبەختی و قوربەسەری لەبێ مەسەن فیلمیکی کۆفی شەوکەت ئەمین شوێنێک بۆ یاری ئەوەی کە کاک ئازاد بە بەرهەمێنا لە بەڕێوەبەراتی سینەمای سلێمانی 300-400 عایلەی کوردی قوربەسەری بەدبەخت ژیانێک لێ دەبن ئەو هەموو مەسئولەی پارتانە هێرەنە ئەو لە کوردستان لە کەرکووکە بە هاوکاری ئەم 400 خێزانە نان هاوکاریان بکەن ماڵیان بۆ ینی چی تێچێگە خانیان بۆ بکەن ماڵیان بۆ بکەن عەرزەیان بۆ بکەن ژیانی ئەم 400 هەر لە نیوچەوانی سیاست و کورداتیش ئەمانە ئاوارە و بەدبەخت بوون زۆر باشە سینەما دێ لێ ئەوە ڕست زۆر باشە بۆ ئەمانە لە بەدبەختی بژین کەچی خەڵکانێکی شێ ئاوا لە کوردستان ئەوەیشی سینەمایە بدايات برسالك ملي كريتم هدف لبوني سينما تو جناب تام لحظيش هر علي فيلم بو فستيفال فيلم بو دنيا ولاتاني دروا او بشا من يكشد بجناب بلام من الام تشيله ولا تشيله سينما بكم كبولاتان عرضك ري وتشيله جنجي خوم كم كنايبيني كاك متى اسش تحدى كم لسليمانيه نسيكي سطمل ساتێ بۆ مەستی ئەسپەکانی بینی بێ بە فیلمی سینەمایی ببینێت ئیلا بە سیدیەک بینێتی لە بازارە بە 1000 دیناری کڕێ ئەچە سەیریەکە من پێ دەڵێم ئەڵێم باشە پێشەوەی ئەو فیلمە کە جەناب دەڵێ پێشەوەی ئەو فیلمە بۆ فستیڤالە جیهانیەکان کە 300,000 سەرفەکرێ بۆ ئەو فیلمە کە لە دەمی جەنابەوە باسەکرێ پارە سەرفەکرێ باشە بۆ ئەو فیلمە پێش ئەوی ببرێ بۆ ئەو شوێنانە بۆ خۆمان لێ نادرێت لە هۆڵێکی گەورەی سینەمایە قوربان ئەزای زۆر ئەو پرسیارێت تۆ وەکەوەیە کە من نەبیێشتی ئەو فیلمانە پێشان بدرێ کاکە ئالیەتی نییە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری مەسئولی کەلتورە مەسئولی شانۆ و سینەما و شێوەکار و مۆسیقا یعنی ئەگەر وڵاتێک ئەم شتانەی تیانەمێ
ینی ئەو حکوومەتە چی پێڵ چ ناگ لەو حکوومەتە بنی بڵێ حکوومەتێکی بێ کەلتورە بێ ڕۆشنبیریە بێ فکرە مەسەلەکە لێرە حکوومەتە ئەبێ خۆی بزانێت کە لێرە ئەبێ فیلم بگەێنێتە خەڵک پارە خەرجکە کە سەرشانی فیلمسازان ئەوانەی کە لە بواری فیلمسازیە کارەکەن کاکە جان تۆ فیلمەکە عرضکە بۆ فستیڤالەکەی مەکە بۆ وەرە من پێدەڵم من یەک شتی پێڵم فیلمی هەندی کەسمانێک کاکە فیلمی هەندیمان نەزانی نەبینی بێ لە ساڵانی چلەکانەوە خەریکە لە توان بڵم لە سیەکانی شەو خەریکە تا ئەم لە حزەیە شار خەریکە فیلم دەرەکە ئێکاکە خۆموشی مستەوای بەرزی فستیڤالی نییە بۆ میلەتەکەی خۆی بەهۆڵ دروست بەهۆڵە حکوومەت هۆڵ دروست ناکە حکوومەت فیلمم بۆ بکە مستەوای بەرز نەبێ بە زۆر بێ خەڵک بچێتە هۆڵەکان نییە ئەمڕۆ بازار ئەمڕۆ کەلتورێک لەم وڵاتە سیاست مەدارانی ئەم وڵاتە کەلتورێکیان دروست کردو هەموو خەڵک بە دوای پارە ڕاکە دەوڵەمەندیان فێر کردووە بڕوا سوپەرمارکێت و داروبەر قانونێک یاسایەک دانانێ بڵێ کاکە وەرە لە ناو مۆڵەکەتە ئەبێ 6 هۆڵی سینەماتیا وەرە تۆی دەوڵەمەند لەم توجارەتێکە 100 میلیۆن دلار پێ دەبڕێ وەردەی لەو 100 میلیۆن دلارش 4 سینەما دروستکەیان 4 شانە دروستکە ئەگەر هەمووی بە دوای پارەیان ڕاکە ئەگەر بۆ نمونە بەرهەمەکەی ئێوە پارە ڕائکێشێ بۆ دەوڵەمەنەکانی کورد ئیسماری ناکەن ئەم فلیمانەی ئێستا تاکوم ئێستا ئەم سی فلیمەی کە بەرهەم هاتووە لە سینەماکانی ناوخۆ پارە نانێتەوە چونکە ئەم فلیمانە فلیمی هوەرین ئارتن ئیندیپندنت بۆ ئەوەی نەکراوە تەشویقی بینەر بە کاسەرنجی ڕابچێشێ کەواتەوە ناکاتە قسەکەی ئەو من پێتم و دوو جۆر فلیمێ ئەبێ ئێمە جۆرێک فلیم دروستکەواتە ئێوە جارێ ئەوەندەی چاوتان لە خەڵاتەکان و بەشداریکردنە لە هیچڕکیەکانە ئەوەندە چاوتان لە میلەتەکەتان و لە پێی بۆ چوونی ئەو ئەمە سینەما بۆ بشانەوەی کەلتور و حەزارەت و فکرێت و منطق و شعور و ئەحساس و خۆت نەبێ هەدەف لە سینەما چیە کە گیان ئێستا ئێمەی سینەماکار دوو ئەرکمانێ با بزانی بە کوردی دوو ئەرکمانێ ئەرکێکەیە حرفەتی ینی پیشەی سینەما دروست دەکەین تۆ وازانی گاڵتەی فێری سینەمابی فێری سینەما بم بێتەوە هۆڵی سینەما سنعاتکار لە سینەما بم بەرە هۆڵی سینەما سەرمایەی سینەما لە هەر وڵاتێک ئەو کەسانەیە کە لێزانن ئەوەتە تو ئەو هەموو وڵاتە عربێت هەیە بۆ هەموو پارە ئەوەی کە سینەمای کوردی بەدە ساڵ بڕیوێتی چونکە سنعاتەکە فێر بووە لانی هوەری سینەما باش فێر بوونە ئەوسە ئەرکی یەکەمانەوەیە سنعاتەکەمان دروست کرد ئەرکی دووەممانەوەی ئەبێ بیکەین بە نەریت ئتر لە ناو کۆمەڵگای خۆمان ئەم فلیمانە چەند دەرێنێک 5-6 دەرێنێت با بڕۆن فیلمی ئارد بکەن و پرس بگەین بە دەرەوەش با فیلم بۆ خەڵک بک کاکە باشە قوربان بزانین کاکازات دەمێک کە دەرفەتمان ناوەفەر بوو ئەگەر سینەما ئەرکی کە هەرواشە ئەرکی گەشە پێدانی لایەنە کەلتوری و ئابووری و سیاسی و مێژوویی و ڕۆناکبیریەکانی کەسایەتی کورد بێ ئەبێ ئێمە بە شوێن ئەو سینەمایە بگەڕین و هەمانە منەڵێم هەمانە بۆیە حکوومەت یاریمی کوردستان لەو چەند ساڵی پێشوە دەست پێشکەری کردووە و پشگیری بەرەمێنانی فیلمی کردووە فیلمی پەڕینەوە لە غوبار نێوان ئەم دوو بۆچوونە تۆ لەگەڵ کامیانای ئەم قەنەعەتی وایە ئەو قەنەعەتی وایە زیاتر ئەوان خەریکی هوەرێکی دەستە بژێری نخبەوین هوەری سینەما کراوە بە گەمەی فەنتازیا و خەیاڵی دەرهێنەرەکان و دابڕاوە لە جیهانی کوردی ئەمیش قەنەعەتی وایە بە پێچوانەوە ئەگەر بە شکڵێکی ئەکادیمیانە ئێمە بین ئەنالیزە و بڵین شی بکەینەوە پێکاتی سینەما دوو جۆر لە سینەمایە سینەمایەکان ئیندیپندنتە و سینەمایەکیشان هوەرێکی جەماوەریە و کە پشت بە مارکتین و بۆ بازاڕە هەردووکیان هەر جەماوەرین چونکە هوەر بەبێ بینەر هەر یەکێک لە ئاستەکانی هوەر یا لە شێوازەکانی هوەر سیرکەی شێوەکاری موزیک شانۆ سەما هەرچی یەک بە سینەمایشەوە ئەگەر بینەری نەبوو واتە یەکێک لە ڕەگەزەکانی خۆی ونەکە چۆن ئەوەیشی کە سینەمای ئارتە بینەری خۆی هەر هەیە دەبێ ئێمە بەشێک لە قسەکانی کاکاروان لەوە ئەسەلمێنم کە بەڵێ دەبێ ئێمە جەماوەر بجێڕینەوە بۆ هۆڵەکانی سینەما و ئەمانکی سینەماکارە جەماوەر سینەماکار یا سینەما خۆی ئیسپات نەکرد ئەوە خەتای حکوومەتە بۆ نمونونەکە مستەسمیری کورد نایە ئیستثمار بکە لە مەجای سینەمایە یا دەرهێنەری کوردی نێتوانیوە خۆی تا 15 ساڵ 20 ساڵی تریش من ناومێدم لەوەی کە دەوڵەمەنێکی کورد بێتە ناو کایەی سینەما و پارە و داهاتی خۆی تەرخان بکە بۆ بەرهەمێنانی فیلمسازی لەبەرچی لەبەرەوەی ئێمە گەشەیەکی بەڕاستی
سیر لە تەکنەلۆژیا هاتە ناو ژیانی کۆمەڵاتی ئێمەوە کە ئێمە ئێستا بینەرەکانمان لە برێ بچن بۆ هۆڵی سینەما پێی وایە ئەگەر سەیری شاشەیەکی پەنجایی لە ماڵەکەی خۆیان بک 5 ئینجی ئیترم ئەمە تەواو فیلمێکی سینەمای بینیەوە. سحری سینەمایان لە بیر خۆیان بردۆتەوە. جاران کە چوویتە هۆڵی سینەما ئێمە سحری سینەمامان درکە کرد. ئێمە دەچوین لە سینەماکانە چیرۆکەکانمان ئەخوێندەوە. ئێمە دەچوین لە ئەوەی کە جەنابەت باسی ئەنالیزەی فیلمەکەی دەبێ ئێمە بەڕاستی کۆمەڵێک ڕەگەز هەیە کە ئێمە ئێستا دروست بووە لە کوردستانە و من یەک داوام هەیە لە هەمووان لە بینەرانی ئازیزیش لە وەزارەتی ڕۆشنبیریەکەی خۆشم تکایە با ئێمە تەنیا هەرێمی کوردستان نەبینین یعنی کە دەڵێن سینەمای کوردی ینی سینەمای هەموو ئەو فیلم سازە کوردانی لە هەموو دنیای خەریکی سینەمان چونکە من تورەجی ئەسڵانی باشترین وێنەگری خۆرەڵاتی کوردستانە ناکرێت لە خۆمیدا ببڕم. سالمی سەڵاواتی باشترین وێنەگرە سالار سوڵتان دەرهێنەرە لە هەرێمی کوردستانە ئەو وێنەگرە لە خۆرەڵاتی کوردستانە. بەڵام ئەگەر بەپێی قسەکانی ئەو بێ ئەگەر وەزارەتەکەی ئێوە حکوومەتەکەی ئێمە پشگیری هونەرمەندەکانی ناوخۆی خۆمان نەکات چی لە تۆرەجی سوڵتانی و ئەگەر پشگیری کردوێتی منەڵم بێدرێخە بەڵام وەزارەتی ڕۆشنبیری بێدرێخ یارمەتیداوەری وەزارەت لێرە نیە بەڵامەوە بەڕێزیان بەڕێوەبەرێتی هونەری سینەمای سلێمانین بۆ ئەڵی نەی کردەوە گەر ئێستا خەڵکێک سەیری ئەم بەرنامە بکات و هیچ ئاگای لە کارەکانی حکوومەت ئەڵێ ئەم حکوومەتە حق هەر ئێستا بڕۆی بەردبەردی کاگڕن تۆ ئەڵی هیچی نەکرد پێشەوەی مامۆستا حەسەن جواب باتەوە دەرفەتە یەکەم ئەگەر یارمەتی نەداوە فیلمی گەڕێکی داوڵەکانی کاک حەسەن عەلی کە بەشداری دایان فێستیڤاڵی جیهانی کردو بەرەمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەرامبەر بە حکوومەت و وەزارەتی سەقافەوە توندی یەکشت مەسەلە تون نیم کاکە گیانی یەکشت هەیە حکوومەت دەعمێکی شکلی سینەمای کردووە بەبێ ئەوەی پلانی بۆ دانە ناوە ئەی بۆ نایکا بە جەوهەری جەوهەری لێرە بایەخ بە کەسانی پسپۆر نادات تۆ کاکە گیان ڕاوەستە پرسیارەکەی لە من کردووە با من جوابی دەمەوە لێرەدا وەزارەتی ڕۆشنبیری ئەسەن نێزانی سینەما چییە کۆمەڵێک سینەماکار هاتن داوایان کردکەوە ئیشی سینەمای بکەن ئەوانەی کە مەهدوومێت لە دەرەوە ساڵی 2000 هاتوتی بەڕێوەبەراتی سینەما ضرورە لە شانۆیان کردو یەکەمین بەڕێوەبەراتی سینەما دروست بوو نەبوو لە حکوومەتی کوردستان 92 کە تەشکیلەی وەزارەتی ڕۆشنبیری بوو نەبوو لە 2000 مەهدوومێت هاتەوە مدرێتی سینەمای دانا وردە سینەماکار تازە ئەرێ ڕاستە فیلمی سینەمایەکرێ کەس باوەڕی ناکرد کە فیلمی ساتی بۆ مەستیەسبەکانی بەهمەنی قوبادی لە فستیڤاڵی کانون خەڵاتی وەرگر ئەسن خەڵک لێرە تووشی شۆک بوو تیان چۆن ینی فیلمی کوردی هەیە بڕوا بگاتەکان وردە ئەو هەموو فیلمە سینەمایەکرا ئەو سینەماکارە نەبوون تازە ناوی سینەما یعنی بینەری کوردیش جورئەتی نەدەکرد بیری لەوە بکاتەوە ئێستا ئەم برادرە بەڕێزە ئەڵێ ئەبێمەوە وەکو هۆلیۆت سینەمامانە بێ تاقە بڕی تۆش ئەگەر ئەم سینەماکارە نەبوونە تۆش تازە ئێمە ئەم سینەماکاری کورد تەلیسمەکەی شکاند خۆی پلان ڕێز بوو حکوومەت و وەزارەت پلانی بۆ دانە ناوە ئەبێ بڵێ وەرن سینەماکارەکان تۆ هەموو سینەماکارەتێ لە دەرەوە سینەمای خوێنە دکتۆران هەیە ماجستێریان هەیە لە ژوورەوە ئەم هەموو گەنجە 15 ساڵە بە کامێرە ڤیدیۆ ئانە بچکۆلە خۆیان فێرە سینەما کرد زۆر لەمان کەسێکی وەکو بەهمەنی قوبادی کە زۆر جار ناوی ئەهێنرێت بەهمەنی قوبادیش بە قەرز و قۆڵە و بە وەرگرتنی قەرز لە خوشکوبراکانی و لە دراوسێ و کوڕەخاڵەکانی من بۆ خۆمی باس کردەوە ڕۆژگارێ لە کورسات سینەماکاری کورد ئەسڵەن یەکێکن لە هەژارترین شەریحەکانی کوردستان چه دەستگیرۆی یەکراون تۆ پێدوانیە ئەگەر خەیاڵی ڕاحەت نەبێ دەردی ڕۆژهەڵاتیەکان ئەڵێن لەباری مادیەوە ناتوانانی بدا بکەیت منیش لەژێی بەهمەنی قوبادی بوومایە نەقەرزم لە نازام چیەگە لە چوم دنیا سینەمەگەر سوالیش مەگر بۆ لەبەرەوە ئیش بۆ فستیڤالەکە ئەو ئیشی بۆ نخبە کردووە لەبەرەوە ئەوانەی کە ئەو پارانێکە ئەو قەرزیەکە دەستی ئەکەوێتەوە بۆ ئەگەر هیچیش نەبێ خەڵاتی دەست ئەکەوێت ئەوە ئێستا من تۆ باسەکەین دنیای هەموو کورد باسیەکەڵێ بەهمەنی قوبادی بۆ لەبەرەوەی بەهمەنی قوبادی توانیوێتی بچێتە ناو فستیڤالە توانیوێتی ماساتی کورد بەرە فیلمی کوردی بەرێ بەس من پێ دەڵێم ئادی ئەکتەرێکم لە ئەکتەرەکانی بەهمەنی قوبادی پێ بڵێ کە منوکو فیلم کە منوکو ئەکتەرێک یاخود منوکو هاوڵاتیەکی خەڵکی ئەم شاری سلێمانە بیناسم فیلمێکیم دیبێ دوانیم دیبێ سیانی نایی بزانم زۆر باشەکەواتە دوو لە ڕووی جەنابەت و دەرهێنەرەکانی کورد ئەم بە کورتی و بە کوردی مەبەستی ئەوەیە کە مەرج نییە هەرچی سمێڵی سوور بێ هەمزاغاابێ باشە تۆ لە وڵاتە پێویست بە فوتباڵستی مەشهورێ لە دنیا بیناسن لە وڵاتە پێویست بە ئەکتەر و گۆرانی بێژ و موسیقی و شێوەکار و دەرهێنەری سینەمایی بۆ ئەوەی بڵێن ئەمە وڵاتێکی شارستانە هونەرمەندی تێدایە
ئەزان ڕۆشنبیری چێزان فکر چێزان فەلسەفە چیە تۆ دەرگا لەسەر خۆت دا بخەی بڵێ کاکە با دەرێنێن بەناوبانگم بۆ چییە مۆسیقەژەنی بەناوبانگم بۆ چییە شێوەکاری من با ئەتەوێ ئەمەشتەوێ تۆ مەسەڵی کاکە من چی لە بەهمەنی قوبادی کەم ئەڕوا خەڵات فلیم بە خەڵات وەرگری بە خۆ چی من ئەڵێم خۆزگە بەهمەنی قوبادی 20 فلیمی لەناو شاری سلێمانی نەتەوەکەت نیشانە پەنجەرەکانی سینەما بلیتەکەی بەرنەکەوتە ڕوویەکی شارستانی نەتەوەکەم ساتێ بۆ مەستی ئەسپەکان فلان ئەوە خەڵاتێنەکە بێت دەڵێ 100 کەس نەیبینیوە لە کوردستانە کاکە گیان دەرفەت بۆ بەهمەنی قوبادیش بڕخسێ کە فلیم بۆ هۆڵەکانی سینەما دروستکە ئەی کات نەیڕەخساوە کاکە نەرەخساوە کابرا جوغرافیایەکی لێ دابنیشەوە من میسارە خۆ دیفاع لە بەهمە ناکەم باشە بامان زوعەکەی ئێمە کاک بەهمەنی قوبادی نیە بەگشتی فەرموو کاکڕنج ئێمە بێ جارێ پێشەر شتێک حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین پلانی و وەزارەتی ڕۆشنبیری کە بەداخەوە جەنابی وەزیر لە ڕۆژنامەی شەرقلاوسەد و توێتی ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری نێ هۆڵی سینەما دروستکە ئەرکێکی گرنگ و هەنووکەیی وەزارەتی ڕۆشنبیری ئەوەیە وەک چۆن مەدانی تانتان بۆ وەرزشکاران دروستەکە کە جێگەی دەستخۆشیە دەبێت لە هەر شارێکە بەلانی کەمەوە 5 هۆڵی سینەما دروستکە بۆ هوەرەکانی تریش بە هەمان شێوە کە هۆڵت بوو ئەو کاتە فیلمەکانیش ناچارە بێ بچێتەوە هۆڵ ئێمە وەک بەڕێوەبەرات سینەمای سلێمانی ساڵانە 3 وەرزی سینەمای گەڕۆکمان هەیە لە هەموو قەزا و ناحەکان تەنانەت لادێکانی سنووری گەرمیان و قەراخیش بێبەشمان نەکردوون لە بینی مدیر عامی هاوارەکەی بێ خەڵک چی بکە بۆ بە جەنابی وەزیر ناڵی لە کۆبوونەوەکانە ببوورە ئەگەر وەزیر گوێم لێ بگرێ پێڵم بەس گوێ لێ نەگرتو من تا ئێستا 2 جار وەزیری ڕۆشنبیریم بینیوە ینی هەر لە تەلەڤیزیۆن لەبەر ئەوەی لەوانەیە زمانم بە زمانێکی نەرێنی تەماشا بکەوە بۆ چوونەکانم بە بۆ چوونێکی نەرێنی وەربگرێت کە ئومێ دەکەم وانە بێ چونکە لەبەرەوە قسەناکەی لەبەری دڵی جەنابی وەزیر گەردم کردووە لە هەموو میدیاکان و لە ڕۆژنامەکان و من یەکەمین کەس بووم کە هاوارم لە سەرۆکی هەرێمی کوردستان کرد ئەو پرۆژە یاسای وەزارەتی ڕۆشنبیری ئیمزانەکەوە پەسەندیشینەکە زۆر باشاگەڕێمە وڵات بەڵام وەکو بەڕێزانە فەرمونون بە تایبەتی شاری سلێمانی کە حیزبەکان زۆر گۆرانی پیاڵێن وڵەن پایتەختی ڕۆشنبیری کوردستانە وایە سینەما تێگیراوە کراوە بە بازار کە ئەمە وڵکی تایبەتە و حەقی مەشروعی کابرایە بەڵام پێدوانیە ئەرکی حکوومەتە پایتەختی ڕۆشنبیری بەچی دروستە بە سینەما بەچی ئەبوژێتەوە شانۆ بەچی ئەبوژێتەوە هوەری گۆرانی و موزیک بەچی ئەبوژێتەوە ئەگەر لە بودجەی کوردستان بۆ بژانەوە و نەشونمای هوەری پارێکی باش تەخسیز نەکرێ باسی هۆلیودەکەی هەرچی پارەی لەو 12 فیلمەی کە وەزارەتی ڕۆشنبیری هانی داون و پارەی یاونەتە و دامیان کردووە پارەی بەس خوێندنەوەی سینناریۆیەک نییە کە ملگەپسنەی خوێنێتەوە بەس ئەیبینێ بە 100 میلیۆن دلار بەس سینناریۆیەکی تێ دوایش لەوانەیە پێ بڵە کاکە گیانەڵای بەکەڵک نایە فیلمەکە و هەموو ئەو پارانەی لێرە تەخسیسەکرا ڕبعی ڕەنگە فیلمێکی بۆلیودیش نەبێ نەک هۆلیود ئەزانی بۆچی لەبەرەوەی لێرە سینەما نەبوو بە ظاهیرە لێرە بەس سینەما بۆ فستیڤالە من ئەڵێم کاتێک ڕاستە ئەو پارانەی لە چاو ئەو ئیشانەی کە ئەکرێ پارە سەرف کراوە بەڵام وەکو جەنابیان فەرمیان بۆ فلیمێک 400,000 دلار بۆ فلیمێکی کوردی بۆی فەشداری فستیڤالێ بکە سەرفەکرێ باشە من نام داوای 400,000 دلار چل دەفتەرەکەم بابە من ئەمەیە داوای 10 دەفتەرکە لە حکومت بزانە ناداتێ داوای 5 دەفتەرکە لە حکومت بزانە ناداتێ ئەتوانی بەو 400,000 نزیکەی چەندین فیلم بامستەوەیەکی باشی نەبێ بەڵام مهم ئەوەیە بۆ ناوخۆ بێ و کێشە کۆمەڵایەتەکان و نەهامەتەکان بەڵام ئەو ئەڵە تێناگەن لە گرنگی و قورسایی سینەما تێناگەن وازانن ناساندنی کورد بەس بە هوتاوی سیاسیە بە دنیا ئەو باسی ئەوە کە سینەما دەواازەیە کە بۆەوەی هەوی کورد بەریتە ناو مەحفەلی دەولیەوە وانە من ئەڵێم ڕاستە من بیدایەتی قسەکانی ژوتم پێویستە حکومت لەوە تێبگا کە سینەما چەندە زەرورە سینەما وەکو پێمتی دادگایە سینەما ئاوێنەیە سینەما یەکێک لە سەبەبەکانی تر ئەڵێ ئەوانەی چواردەوری جەنابی وەزیر بە تایبەتی ئەوانەی کە بەرپرسن لە تەخسیسکردن و خوێندنەوەی سینناریۆ و بڕینەوەی بودجە و خەمڵاندن و ئەوانە ئەڵێ ئەهلی مەسەلەکە نین باسەکە و نین وە پرۆفشنال نین وایە خەڵکی پرۆفشنالین اختصاسیان یان 1 دقیقەش نە لە پێش کامیرە بوونە 1 دقە لە پشتی کامیراوە نەبوونە هیچ متابعەیەکیان نەبوو هیچ خەمێکیشان نەبوو بۆ سینەما ڕۆژێک لە ڕۆژان شەڕێکیان نەکردو بۆ سینەما بڵێن کاکە ئەبێ سینەما وابێ هێخەی حکوومەت بگرن هێخەی وەزارەت هێخە هیچ کەسێک دانیشتن کۆبوونەوە بە سینەماکارەکان بکەن هیچ وەزیفەیەکە مەعاشێک وەرەگرێ قاغەزێک ڕاتە بەردەستی نابێ زۆر باشە بەڵام بەڕێز نوێنەری جەنابی وەزیر بریا لێرە بووی تا لێمان پرسیتەکە ئەگەر وەزارەت بەم جۆرە بێ کامان باسیەکەن ئاوا وڵات و سینەما وەزارەتی ڕۆشنبیری ئەچێتە پێشەوە بەڵام
هیوادارم دواتر وەڵاممان بیتەوە لە بەرنمەیەکە یا لە مێدیایەکەوە یا هەر دەرفەتێک بڕەخسە فەرموو. بەڵێ ئێستا من جوابی پرسیارەی جەنابەت بەشێکی مە بەشێکی تریشی کەوتم سینەمانەوە بە ظاهر تاکو حکومت بتوانە بە شێوەیەکی بەرچاو بڵێن هاوکاری بۆ بکە بەشێکی تریشی لاقی بە کەلتوری و ڕۆشنبیرێتی تاکی خۆمانەوەیە. بەعام من بە ئامەڵم لە کوردستانە با بڵێن لە سلێمانیا منەژیم ئەتوان بڵم بەناوی سلێمانە زۆربەی قساکەین سەرەکەی کاتێککە گۆرانی بێژێک نەک هەر با بڵین ئەکتەرێکی سینەمای ئەمانە کاتێککە گۆرانی بێژە سیدیە دەرەکات چەندین $1000 تێچێ ئەم سیدیا چێتە بازارەوە کابرا ئەوەنە ڕۆشنبیرێت و یعنی نیە ناچە سیدەکە بە نسخەیەکی ئۆرجیناڵ کۆپێکاکرێ ئەمە ئیلاقی بە خودی ئەم ئەگەر هەر نەشبێ ناشکرانی ئەگەر هەر کۆپێکە نەبێ نایگرێ جوی لێ ناگرێت بەڵام لە کاتێکە مەسەرەن ئەلبومێکی سیلیندیۆناتە نەبینەر نە سینەماکاران ئیسپاتیان نەکرد خۆیان ئیسپات نەکرێت تا حکوومەت ناچار ببێت کە ببێ بە ظاهرێک بۆ نمونە شتێکە ئەلبومێکی سیلیندیۆن سیرەکەی بای $70 کە ئەمریکیەک ئەمری بەسیترین مناڵی ئەمریکی ئەتوانێت لەسەر کۆمپیوتەر جوانترین نسخەی ئۆرجیناڵێ بۆ دروست کاتەوە بە کۆپی ناچە کۆپیکە ئەچە $70 پێ ئەیە بۆ لەبەروی گۆرانی بێژەکە ئەمریکیە کاتێککە ئەبینێ لە بەرنامەی لاسڤیگازە کە ئەمریکیە ئافرەتێکی ڕەش هەڵەسێت ئافرەتێکی ڕەش هەڵەسێ گۆرانیە لە سپیپێستێک بۆی ئەگری سپیپێستەکە بۆی ئەگری ئەمەیە خۆشەویستی وڵات ئەمەیە خۆشەویستی ئەمریکا فێرمانەکە بکە بێت خاکمان خۆش بێنە تەوەمان خۆش بێت تاکەکانمان خۆش بێ بۆی ئەمریکا فێرمانەکەیە هۆلیوود من ئەڵێم ئەمریکا فێری هەموو ئینسانێتەکە کە چۆن ئێمە ڕێز لە کەلتور ڕێز لە فەن ڕێز لە هوەر حتا تەنانە ڕێز لە ریاضە بگرین زۆر باش گەڕم وڵات یارمەتی دەرفەتەکەی ئەوە دوای ئەوە گەڕم وڵات جەنابەت فەرموو. قوربان ئێستا ئێمە دوا تێڕوانینمان بۆ ئەم مەسەلانە بۆ مەسلەی سینەما وەکو کۆمەڵی سینەماکاران ئێستا ئێمە خەریکی پرۆژەیەکین وەرشێکمان بۆ دروست کردووە کە سیستەمێکی تەواوی سینەما کەماوەی 6 مانگەمە خەریکە کاری دەکەین لە هەموو ئەو سیستەمانی کە لە وڵاتانی دەرەوە هەیە لە نەرویج و ئەڵمانیا و سوێد و ئەوروپا و وڵاتە عەرەبیەکان و ئێران هەموو ئەو نمونانەمان وەرگرتووە تەرجمەی کوردیمان کردووە چونکە پەیکەرەی سینەما بەگشتی هەموو یەگرێتەوە هەم ئەو سینەما هوەریەکە بۆ دەرەوەیە هەم ئەم سینەمایە کۆمەڵاتە بۆ ناوەوەی هەم ئەم سینەمایە کە بۆ هەموو تەبقاتەکانە یعنی بەعام هەموو پەیکەرەی سینەما لە ناو یەک سیستەمایە ئەبێ هەموو لانەکان هاریکار بن ئێستا ئێمە خەریکەوەین ئەو پرۆژەمان هەیە دوایەوە کە تەواوە بێ ئێمە کۆنفرانسێکی بۆ دروست دەکەین و دەنگدانی بۆ دروست دەکەین و لوبیەکیشی بۆ دروست دەکەین لە ناوە و لە دەرەوە پرۆژەی کۆمەڵی سینەماکاران ئەوەیە کە زەختی لێ بکەین لە پەرلەمانی کوردستان کە هەموو ئەندام پەرلەمانەکان دەنگ بۆ ئەم پرۆژەیە بدەن کە ئەمە سیستەم و یاسای سینەمایە لە کوردستان ئەچێ بۆ ئەنجومەنی وەزیران ئەبێت جێبەجێ کات و بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ هەموو هونەرمەندان وەزارەتی ڕۆشنبیر و سینەماکاران هاوکاری ئەم پرۆژەیە بکەن ئەو پرۆژەی هەموو شتێکی تایە هەموو ئەو گرفتانەی کە سینەماکار و هونەرمەند و حکوومەت و وەزارەت و هەچ کەسێک لە ناو لە دەرەوە باسی گرفتەکان نکات هەموو لەنا ئەو سیستەمێدا چارەسەری تێدایە ئەگەر هات و توانیمان بە هەمان لوبێک دروستکەین و بیگەینە پەرلەمانی کوردستان و دەنگی بۆ پەیدا بکەین بەڕای کۆمەڵی سینەماکارانەوەی کە کێشەی سینەما لە کوردستان حەلە بێ کەواتە مەسەلەکان بەم جۆرە نیە کە ئەم باسیەکە و ئەم ڕەخنەگرێکی بێڕەحمە دەرحەق بە ئێوە بە وەزعی سینەما بەگشتی ڕەنگە ئەو من زیاتر تێبینەکانی وەکو بینەرێک وەرەگرم لەوەی کە وەکو شخصێکی پراکتیک لە ناو کارەکان نابێ یان لە ناو مەعاناتەکان نابێ چونکە بینەرێکی ناواقعیش ناواقعی نییە زۆر شتی وت حەقی خۆەتی منیش ئەو تێڕوانی نەم هەیە ئێمە هەمومان ئەو تێڕوانی نەمان هەیە ڕاستە بەڵام ئەبێ لێرەدا جیایکەینەوە کە تێکەڵاوی نەکەین کە سینەماکار خەتابار بکەن لەسەر و مەسەلانە بەعزە شتەیە خۆ من نارم 100% سینەماکار خەتای نیە بەعزە شتەیە حکوومەت تێدا ڕاستە سینەماکاریش خەتای تێدا هەیە لێرەدا ئەبێت هەمومان لە یەک نقطەیە کۆبینەوە کە تێبگەین یعنی گرفتەکەمان لەوەیە کە تێگەیشتەکان جودان ئەگەر هەمومان بە یەک ئاراستە تێبگەین پێم وایە هەموو گرفتەکان چارە زۆر باشە ئەی ئەم دەستکاریکردنی پەیکەری وەزارەت کاریگەری ئەبێت لەسەر سینەما بە باش و خراپ وەکو لەویشم پرسی من ڕێی شخصی خۆمەڵێم سینەما زۆر بەرەو خراپترە بات چونکە سینەما پێویستی بە گەشە پێکردن بەهانەکان چی بۆی کە من بیستمە گوایە و تویانە گەندەڵی هەبووە و ڕوبەڕوو لە ئەلام ناڵێن بەس وا بە ئێواڵێن گوایە مەسەلەن مەبەستم جەنابەت نییە بە گشتی باسیەوە کرێکە لە زۆر پێم خۆشە ئەم پرسیارەت کرد من دەمێک کە ئەمێ فرسەت وەگرم جواب دەمەوە خەڵکانێک لە ناو وەزارەتی ڕۆشنبیری مەحاسبەکان و ئیداریەکان پڕۆپاگەندەیەکی زۆریان بۆ سینەماکارەکان کردو کە گوایە گەندەڵن من بە بەڵگە بۆ تەسەلمێنم بڕۆنە سەر هەموو دایرەکانی سینەمای کە فیلمیان لێ بەرهەماتۆ فایلیان هەیە
هەموو فیلەکان هەڵدەرەوە 10% ئەو بودجەیەکە فیلمێک مەسەلەن 300,000 دلاری بۆ خەرج کراوە 10% بۆ کامێرەمەنەکە و ستافەکەیەتی 7% بۆ ئەکسواراتە ئەوەندەی بۆ جلوبەرگە ئەوەندەی بۆ خواردنە ئەوەندەی مەسەن 15% بۆ هاتو چۆیە فلانە هەمووی دەرسەدی تایە هەمووشی بە عقد و بە کۆنتراکتە ئەوەی کە زۆرە ئەو فیلەن دیار نەبێ 5%. کەواتە ناتەیە گەیشتنی و بێڕەحمیەکەیە بەرامبەر بەڵسەنگاندنیەوە خەڵکێکەیە مستەفید بوون لەوەی کە سینەماکاری حەقیقی نزیکی وەزارەتی ڕۆشنمەچکە قرار بوو لە دوو کابینەی حکوومەتە ویستیان احتیمان بە سینەماکارەکاندن لە خۆیان نزیک بکەنەوە بۆ ئەوەی کەوا بەڕا و شوورێ ئەوان سینەما بەڕێوە بڕوات ئەو کەسانێک کە مەسلحەتیان هەبوو لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە کە 12 سال نەک لە ساڵی نەوەتەوە لە هەشتاکانیشەوە ئەوانە لە ئەمیندارەتی گشتی ڕۆشنبیری لاوان بوون ئێستاش وارنا وەزارەتی ڕۆشنبیری هەر خۆیان میرکوڕن هەر خۆیان بڕیاردەرن نیان هێش سینەماکاری حەقیقی وەزارەتی ڕۆشنبیری ڕان لێوەرگێ بۆەوەی ئەم هەموو مشکلەی حەلکە بەڵام یەکێک لە کێشەکانی معنەوی سینەماکارەکان یەکێک لە کێشەکانی تۆ پێدوانی ئەوەیە کە تەحلیلەکانە بە مڵقیەکەی ئەو یەکێکە لەو کەسانی کە نزیکە لە وەزارەتەوە لە هەشتاکانی شاپۆستی نەبوو دەرهێنەر یەک دەرهێنەری گەندەڵت هەبێ بەڵام دەرهێنەر گەندەڵ نین سینەماکار هیچی گەندەڵین هەر هەمووشیان وەزعی مادیان سفرە کەمیان سیارەی باشیانەیە هەر هەمووشیان 90 خانوویان نییە وەزعی ژیانیان زۆر خراپە لەسەر ژیانێکی ڕۆژانەی زۆر بەسیتەژین کەچی مقارەتەن بە هەموو هونەرمەند و سینەماکاری دنیا تۆ سەری کە سینەماکاری دنیا لە چ وەزعەتێک دەژی سینەماکار هەمووی فەقیرن دەستیان کورتە هەموو ئەو کەسانی ناو وەزارەتی ڕۆشنبیری و پرۆپاگەند دەکەن لە شخصەتی معنەوی سینەماکارەکان زۆر باش من ئەڵێم ئەوە زۆر ئاساییە با بڵێن بژێوی سینەماکاران چاک بێت بە شێوەیەکی زۆر ئاسایی ئەم کارانی کە ئەمان باسیەکەن و ئەم پارانی بۆ وەرەگرن و ئەیبەنە ئەم پارە زۆرە لە فلیمێکە ئەیبەنە دەرەوە وەرە بەقەدەر ئەوە ڕێکەون هەرموتان لە ناوە کۆمپانیاکان کەسانی دەوڵەمەندکردی تایبەت دروستکەن ڕۆژانە با بڵێن کاکە ساڵانە 20 فلیم 15 فلیم بخەنە شاری سلێمانی بخەنە کوردستان و سینەماکانی من دوای ئەوە چی لێ دوای ئەوە باوەڕکە ئەگەر ئەو شتە بکەی خەڵکێکی زۆر بێتەوە بۆ سینەماکان بلیتە بڕێ ئەم پارەیە داهاتێکە ئەدرێ بە ئەکتەر ئەدرێ بە فلیم سازان ئەترێ بە هەمووی زۆر سپاسەگەڕێم وڵات دوا دەرفەتی بەڕێستانە بە کورتی فەرموو من ئەڵەم سینەماکار خۆی سەلماندووە لەم هەرێمەی ئێمەیە و لە کوردستانی شابەگشتی هەر بۆیە گرفتەکە بە بڕای من لە لای بەرپرسیارە حکومیەکانە من لە جەنابتە پرسم و لە هەموو ئەوانەیشە پرسم کە ئێستامان بینن یەک بەرپرسیارم پێ بڵێ لە هەموو هەڵبژاردنەکانی پەرلەمانەکانی کوردستانیش و لە ئەنجومەنەکانی وەزارەتەکانیشە یەک کەسم پێ بڵێ ئەجندای کارەکانی تەرخان کردبێ بۆ خزمەتکردن و پێشخستنی کاری هوەری بەگشتی وە فیلمسازی بەتە زۆر سپاسەکەم ئێمە هەموو ئەرکەکان لەسەر شانی خۆمانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان درێخی نەکردو بە پێی توانەدارایەکانی خۆی هاوکاری فیلمسازی کردووە دەبێ هاوکاری زیاتر بکات زۆر سپاس بۆ بەڕستان بینەران بە ڕێز و خۆشەویست پاش ناوبڕێکی کورد بە ڕێزان پرسیارەکانیان نەخەنە ڕوو چاوەڕوانمان بن